سەرەڕای گرژی واڵۆزیەکانی هەرێمی قەسرین لە وڵاتی تونس لە زنجیرەچیەکانی شارۆچکەی شەمامەی سەربە و هەرێمە و لەژێر چاودێریەکی توندی ئاسایشدا فێستیڤاڵی ساڵانەی شۆنکاران بەڕێوەچوو کە تایبەتە بە میوزیک و شێوازی ژیانی شۆنکاران. فێستیڤاڵەکەی ئەمساڵ هاوکاتە لەگەڵ گرژی واڵۆزیەکانی نێوان حکوومەتی تونس و چەکدارانی هەرێمی قەسرین کە تەنها لە 2 ڕۆژی ڕابردوودا و لە نزیک ناوچە سنووریەکانی وڵاتی جەزایر 10 چەکدار و 3 سەرباز کوژراون. بۆ ڕێگریکردن لە دروستبوونی هەر گرژی و پێکدادانێکی دیکە هێزە سەربازەکان بە ناوچەکەدا بڵاوکرابوونەوە. عەدنان حەڵاڵی شاعیر و ڕێخەری فێستیڤاڵەکە ئەم فێستیڤاڵە بە هەنگاوێک بۆ باشتربوونی بارودۆخی ئەمنی ناوچەکە دادەنێت و وەڵێت ئەم فستیڤاڵە لە بارودۆخێکی دیژواردا بەڕێوە دەچێت و بە بڕوای من دەتوانێت کار بۆ پیشاندانی ڕۆی ڕاستەقینی ناوچەکە بکات. چەند ڕۆژێکیش پێش بەڕێوەچوونی فێستیڤاڵەکە هێزانیەکان ئامۆژگاری هەڵاڵیان کردبوو کە فێستیڤاڵەکە ئەنجام نەدات، بەڵام ئەوڕەتی کردبوویەوە شەخەکان بۆ چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بە داعش بەجێبهێڵێت. دانیشتوانی شارۆچکەکەش تێکڕا لە فێستیڤاڵەکەدا بەشداربوون و مەیسایەکێک لە دانیشتوان ئەڵێت من بە بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵە زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی سەرەڕای بارگرژیەکان هێشتا هاوڵاتیەکی زۆر گەڕاونەتەوە شارۆچکەکە و زنجیرە شاخەکان وەک پێشویان لێ هاتووەتەوە. پاش کردەوە خۆشکوژەکەی چەکدارێک بۆ سەر مۆزەخانەی باردۆ لە تونس کە بەهۆیەوە 20 گەشتیاری بیانی بوونە قوربانی، لە مانگی ڕابردووەوە هێزەکانی تونس ئۆپەراسیۆنێکیان بۆ سەر ئەو ناوچانە دەست پێکردووە کە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بە داعشیان تێدایە.